بناوی خوای گەورە مهرەبان ئامادە بوون ێژە ئەم کاتتان باش. پیرۆزبایەکی گەرم ئاراستەی گشت دەرچوانی ئەم خولە دەکەم. هیوادارم ئەنجامدانی ئەم خولە و ئەم جۆرە خولانە ببنە هۆی زیاتر پەرەپێدان و بەهێزکردن و پێشخستنی توانەکانی کارمەندانی پۆلیس. ڕێز و پێزانینی زۆرم بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ هەیە و دەستخۆشیان لێ دەکەم. بۆ ماندووبوون و شەونخۆنی و دڵسۆزی و کارەمەییان لە بەجێگەیاندنی ئەرکەکانیان لە پێناو ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان. من خۆم لە نزیکەوە شاهد و ئاگاداری هەوڵ و خزمەتی بەرچاوی پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناوخۆم کە زۆر خۆنەویستانە و لە بارودۆخی سەخت و دژواردا ئەرکەکانیان ڕادەپەڕێنن. بەشێکی گرنگی ئەرکی کارمەندانی پۆلیس و هێزەکانی ئاسایشی ناوخۆ پاراستنی ئاسایش و تەناهی و دابینکردنی ئارامی و سەقامگیری و نەهێشتنی تاوان و ڕوبەڕووبوونەوەی تاوانبارانە. لەوەش گرنگتر ئەوەیە کە چۆن بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە و لە چوارچێوەی یاسا و ڕێزگرتن و پاراستنی مافەکانی مرۆڤ مامەڵە و هەڵسوکەوت لەگەڵ هاوڵاتیان بەگشتی دەکەن و چۆن سەرپێچیکاران و تاوانبارانیش ملکەچی بەردەم دادگا دەکەن. هەروەها کارمەندانی پۆلیس کە نوێنەرەتی دەستەڵات و باڵادەستبوون و سەروەری یاسا دەکەن دەبێت نمونەیەکی جوان و گەشی دەستەڵات بن لای هاوڵاتیان بە تایبەتی کە ئێوە ڕۆژانە لە نزیکەوە پەیوەندی ڕاستەوخۆتان لەگەڵ خەڵکدا هەیە. پێویستە لە ڕەفتارکردن لەگەڵ خەڵک خۆتان لە توندوتیژی و ئەزیەتدان و زوڵم و ستەم و هەموو کارێکی نائاسایی بە دوور بگرن. ئەو نیشتیمانیان دەبێ ئێوە بە بەشێک لە خۆیان بزانن و هەردوو لە تەواوکەری یەکتر بن لە پێناو ئامانجێکی هاوبەش کە ئەویش پاراستنی ئاسایش و سەقامگیری نیشتیمان و سەر و ماڵی هاوڵاتیانە. خوشبەختانە یەکێک لە هۆکارەکانی ئەو ئاسایش و سەقامگیریەی لە کوردستان هەیە کە بووەتە دەستکەوت و سیمایەکی گەشی هەرێمی کوردستان بۆ ئەو هەماهەنگی و هاوکاریە و پەیوەندیە بەهێز و تند و تۆڵای نێوان خەڵکی کوردستان و دەستگا ئەمنیەکان دەگەڕێتەوە. پۆلیس و هێزەکانی تری ئاسایشی ناوخۆ نابێ بە هیچ شێوەیەک هیچ کەمتەرخەمیەک و نەرمیەک بنوێنن لە بەرامبەر تاوانباران و هەموو ئەوانەی دەیانەوێ ئارامی و ئاسایشی وڵاتەکەمان تێکدەن و ژیانی هاوڵاتیان بخەنە مەترسیەوە. ئەمڕۆ جیهان لە پێشکەوتنێکی خێرای تەکنۆلۆژیادایە. پێویستە پۆلیس و هێزە ئەمنیەکان خۆیان لەگەڵ پێشکەوتنەکان ڕابهێنن و لە ڕاپەڕاندنی ئەرکەکانیان سوودی باش لە تەکنۆلۆژیا وەربگرن کە بە دڵنیاییەوە ئاسانکاریەکی زۆر بۆ دەستگا پەیوەنددارەکانی ناوخۆ دەکات و یارمەتیدەرێکی باشیشە بۆ ئەوەی ئامانجەکانیان لە بەدواداچوونی تاوانباران و سەپاندنی یاسا و دابینکردنی ئاسایش و سەقامگیریدا بەدەست بهێنن. لەم چوارچێوەیەدا ئەنجامدانی خولەکانی مەشقکردن و ڕاهێنان و بەرزکردنەوەی ئاسایشی وشیاری و پیشەیی پۆلیس و سەرجەم هێزەکانی ناوخۆ کارێکی پێویست و گرنگە و هیوادارم لەسەری بەردەوام بن بۆ ئەوەی بتوانن بە باشترین و شایستەترین شێوە ئەرکەکانتان بەجێ بگەینن و ئارامی و سەقامگیری بپارێزن. جارێکی دیکەش پیرۆزبایی دەرچوونتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن و سەرفەرازیتان بۆ دەخوازم و دڵنیام بە پشتیوانی خوای گەورە و هیممەت و دڵسۆزی و کارامەیی ئێوە کوردستانمان هەمیشە پارێزراو دەبێت. زۆر زۆر سپاس.